هێزەکانی وڵاتە گرتووەکان لە درێژایی سنووری سووریا و تورکیا بڵاوە دەبن پاش هێڕشە ئاسمانیەکانی تورکیا بۆ سەر هێزەکانی کوردی سووریا کە تورکیا دەڵێی سەر بە سەرهەڵداوەکانی کوردی تورکیادان. هێرشی تاڵیبانەکان لە وەستانی فاراو لە باکووری ئەفغانستان 5 پۆلیسی کوژراوی لێکەوتوەتەوە. شەڕکەرانی داعش بەشێک لە مەزگەوتی مۆسولیان لە گەڕەکی بابلبەیت بۆ گۆڕستانێکی داخرا و هەڵگەڕاونەتەوە. هاوپەیمانیەکە سەرهەڵداوانی کە لە باشووری سووریا شاڕی داعش دەکەن زەمینەیەکی زۆرتریان بەدەستهێناوە بۆ ئەوەی ئەو شەڕکەرانەی داعش کە لە ڕەقە و مووسڵەوە هەڵاتون گەمارۆ بدەن. میلیشەکانی ئەلشەباب لە سۆمالیا لە 5 شوێنی جیاوازەوە هێڕەشیان کردوتە سەر شارۆچکەیەکی استراتیژی.